بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وأصحابه غر الميامين. برایان و خوشکانی مسلمانانی بەڕێز، پێم خۆشە چەند دقەیەک لە خزمەتتاندا باسی صفەتێک بکەم لە صفاتەکانی مسلمان لە ڕەوشتێک لە ڕەوشتە بەرزەکانی مسلمانان کە زۆر گرنگی پێدراوە لە قورئان و لە حەدیث و لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە ئەویش صفەتی التەواضع، خۆ بەکەمگیری لە ئاست کەسانێک کە لە تۆ بەرزترن، یان لە نیعمەتێک کە بە کەسێک دراوە بە تۆ نەدراوە، خوای گەورە بە تۆی نەبەخشیوە. و خوای گەورە لە قورئانی پیرۆزدا چەندەها ئاەت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە صحیحەکانیە بە چەندەها جۆر هانی داوین بۆ صفەتی خۆ بەکەمگیری. وەکو خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی فورقانە کە باسی صفەتی بەندە چاکەکانی خۆی دەکات، دەفەرمێت وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. لە تەفسیری ئەم ئاەتەدا ئیبن قەیم لە مەدارج السالکیندا دەفەرمێت بە هێمنی و بە لەسەرخۆیی دەڕۆن بەڕێگایە و متواضعن، خۆیان بەکەم دەگرن و خۆیان بە گەورە نازانن، متواضعین غیر متکبرین. والهون صفة أهل الإيمان، هون واتە لەسەرخۆیی یەکێکە لە صفەتەکانی ئەهلی ئیمان. وخوای گەورە لە سوورەتی قەسەسدا دەفەرمێت تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا. واتا ئەو نعمەت و ئەو خۆشیانەی بەهەشت بۆ ئەو کەسانەیە کە خۆیان بە گەورە نازانن لەسەر زەویە و فەساد و کاری بەدرەوشتی ناکەن لە زەویدا. وابن كثير لە تفسیرم ئاەتەدا لە تفسیرەکە دەفەرمێت يخبر الله تعالى أن الدار الآخرة ونعيمها جعلها الله لعباده المؤمنين المتواضعين. وتخوای گەورە هەڵمان دەداتێت لەسەر داری ئاخرەت و بەهەشت و نیعمەتەکانی خۆشیەکانی بەهەشت کە تەنها ئەو کەسانەیە کە سەباوەڕدارەکانە کە خوای گەورە ئامادەی کردووە بۆ بەندە باوەڕدارەکانی و ئەو کەسانی کە خۆیان بە گەورە نازانن لە زەویدا. لە سەلەفمانەوانێ چەندەها ڕیوایەتمان هەیە کە لەسەر گرنگی تەواضع، وەکو دایکمان عائیشە دەفەرمێت إنكم لتغفلون أفضل العبادة التواضع. واتا ئێوە بئاگان لە گەورەترین عیبادەت کە تەواضع خۆ بەکەمگیریە. و هەندێک لە فائیدەکانی سوودەکانی تەواضع ئەوەیە کە هەنت دەدات بۆ ئەوەی کە ملکەت بیت بۆ حەق و حەق ڕەت نەکەیتەوانێ و شوێنی حەق بکەویت. و ئایا بە ئێمە سەیری خۆمان بکەین چەند تا ئێستانە چەندێک تەواضعمان هەیە بەرامبەر بە خەڵکی، بەرامبەر حەق؟ ئایا کاتێکە حەقێکمان بۆ دێت بەرامبەر لەگەڵ عەقڵ و بیر و بۆچوونی خۆمانە نایەتەوانێ تا چەند قبوڵی دەکەین، تا چەند خۆمان بەکەم دەگرین لە بەرچاو خەڵکیە؟ بۆی پێویستە بە خۆماندا بچینەوانێ و سەیرێکی خۆمان بکەین و مراجعەی نەفسی خۆمان بکەین و خۆمان بەکەم بگرین لە بەرامبەر ئەو حەق و ڕاستیانەی کە بۆمان دێت و بەگوێمان دەکەوێت. بەداواکارم لە خوای گەورە لێمان خۆش بێت و ڕەحممان پێ بکات و وامان لێ بکات کە خۆمان بەکەم بزانین. السلام علیکم ورحمة الله وبركاته.